بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر پرسی موچە دەکەین موچەی مانگیدەکەی لە بەغداوە دەنێدرێت و ئێستا کە لیستەکە گەشتوتە وەزارەتی دارایی عێراق ئایەکەی موچە ڕەوانە دەکرێت وایە لە ساڵی داهاتوو خشتەکانی بودجە هەموار دەکرێنەوە و ئەگەر هەموار بکرێنەوە دەرفەتی چی تێدایە بۆ پلەبەرزکردنەوە بۆ دامەزراندنی نوێ یاخود بۆ بە هەمیشەییکردنی گرێبەستەکانیش بە شێوازێکی تەواوەتی هەروە باز لە پرسی هەژماری من و تەڵتینیش دەکەین کە ئێستا بۆتە کێشەیەک لە بینی پارتی و یەکێتی وەخسە لەسەرەوە دەکەین یەکێتی بەڕاستێتی کە ئێستا باز دەکات کە لەگەڵ هەژماری مندانیە هەروە باز لە دۆخی ئایندەی هەرێمی کوردستانیش دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سوێران عومەر ئەندامی ئەنجومەن نوێرانی عێراق قسەی لەسەر بکەین. کاک سوێران بەخێر بێن، سوپاسیان لە دەبوون دەکەین. سپاس کاک حەکیم گیان. سپاس. ئەگەر سەرتا لە لیستی موچەوە دەست پێ بکەین بەپی ڕاگەندراوی وەزارەتی دارایی بێ لە 11ەوە لیستی موچەیان نردووە. بەڵێ. پێرەچێت بەم زوانە موچەی مانگیدە ڕەوانە بکرێت لەسەر چی وەستاوە ئەوەندەی کە بەڕێز داگەدار بیت؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان خەڵک موچەیەوێ؟ ناوێت. ئەی بۆ چیەتی؟ ئەو دەسەڵاتێکی هەڵبژاردووە کە 32 ساڵە موچەیە بڕێ و دوایە خاو پاشە کەوتێکاو بەشێکی ساختەیە بەشە زۆرینەکەی ئەوەیە کەی بینی خەڵک چی بۆ ئەکردن و چۆنی بۆ کردوون بۆیە لە پێش هەڵبژاردن و لە هەڵمەتی هەڵبژاردن ئەگەر خەڵک کێشەی موچە و ئەوانەی هەبوو بێ لە بیری چوو بۆوە و باوەڕی بەو بەڵێنن ساختانە کرد کە جارێکی تر دەنگ بداتەوە بە دەسەڵاتێک کە 32 ساڵە ساختەیەکە و درۆی لەگەڵەکە بۆیە زۆر گرنگ نییە لیستی موچە هەبێ نەبێ پێویستیان زۆر نییە ئەگەر پێویستیان هەبوایە سزای ئەوانەیانەدا کە گەمە بە چارە نووسیانەکەن گەمە بە قووتیانەکەن بە ژیانیانەکەن بۆیە ماوەسەوەشانی خەڵک باشە ڕازیە بە و دۆخەی کە هەیە ڕازیە و ناڕازیە لەوانەی دەیانەوێت بە حەقیقی دەسی لێبن ئەوانەی بە حەقیقی و بە فعلیانەوێت دەست لە دۆخی خراپی ئەم کوردستانە بن ئەوانە گرفتیان بۆ دروستە کرێ و سزا ئەدرێن بەڵام ئەوانەی کە بە ساختە و بە ناڕاست و بە زۆر و بە فشار و بە فێڵ ژیانی خەڵک لە حکومڕانیا بەڕێەکەن ئەوانە مەرغوبن چوانە پارەیان هەیە هێزیان هەیە شەق لە خەڵک هەڵەدەن سجنیان هەیە محکەمەیان هەیە بەداخەوە وایان کردووە کە خەڵک ئەم جۆرە لە دەسەڵاتی بەلاوە قوبوڵ بێ بەزەگەر تۆ بێی بڵێ خەڵکینە ئێوە بۆ بە 2 هەفتە 3 هەفتەی بانگەشەی ناڕاست ژیانی خۆتان تەسلیمی ئەوانەکەن کە لە ڕابردووە نۆ کابینەی حکوومەتیان لەگەڵ ئێوە بەڕێ کردووە بە ناڕاست بە ناواقعی بە فێڵ دەبینیدەوە تا خەڵک ئەوانی قوبوڵ کردوتەوە ساختەشی بۆ کردوون خۆشی دەنگی بۆ داون بەڵام هێزێک کە مەبدەئی بێ و قەنەعەتی بە چوونە ناو هەندێک گەمە و یاری نەبێ لە پێناو خۆیە بەرژەوەندی خەڵکی لە پێشەوەدا نابێ خزمەتی خەڵکی بەلاوە گرنگ بێ سەروەت و سامانی ئەم وڵاتەی پێ ئەمانەت بێ دەست بۆ بردننی بە دزی و بە خیانەت بزانێ ئەوانە باجی قورسیان زەمان جامی هەڵبژاردنە هیچ بەهیوایەکی لای کاک سوێران عومەر دروست کردووە کە تاکە نوێنەری کۆمەڵە لە پەرلەمانی عێراق بەقەدە زیاتر لە 50 پەرلەمانتا لەسەر موچە جوهدی کردووە بەهیوای ڕوو تێکردووی نا من بەزەیم بە حاڵی خەڵکا دێتەوە چکە دەزانم چۆن گەمە بە چارە نووسیان دەکرێ و دەزانم دەنگەکانیان چی لێ دەکرێ من یەک نمونە دێنمەوە لەسەر ئەم ئەنجامانە و لەسەر ئەوەی کە ئێستا جەنابەت باست کرد پیاوێک داڵدەی
بێلانەیەکەدا شەوێک لە ماڵەکەی خۆیان خزمەتێکە بەیانی کە هەڵەسێ ئەڕوا دزی لە پیاوەکەکە پیاوەکە پێزانێ و لێگەڕێت تا دوورەکەوێتەوە ئەچێتە سەر ڕێیەکەی ڕایەگرێڵێ فڵان کەس تۆ من ئەم شەو داڵدەم دایت و خزمەتم کردی بەبێ ئەوەی بدناسم متمانم پێکردی هێنامیتە ماڵەکەی خۆم بەس بەیانی کە تۆ بەڕێم کردی بە ڕێزەوە دزیت لێ کردم شتێکی بە نرخ لە ماڵەکە مابوو دزیت کابرا زۆر تەریقە بێتەوە هەڵێ بەڵام بۆ ئەوە ڕام نەگرتووی لێت سەنمەوە یەک تکام لێت هەیە ئەمەی کە من لەگەڵ تۆ کردم و تۆ لەگەڵ من کردە لە ناو خەڵکا باسی مەکە مەڵێ پیاوێک شەوێک داڵدەی دام و بەیانی لە ماڵەکەی دزیم کرد ئەڵێ بۆ ئاڵی ئەڵێ بۆی خەڵک بێئەمەل نەبێ لە چاکە خەڵک سڵ نەکاتەوە لە پیاوەتی بڵێ ئەگەر من داڵدەی بێلانەیەک بدەم کێ لە شەو دزیم لێ ناکە تیوا مەڵێ با خەڵک لە پیاوەتی پەشیمان نەبێتەوە خەڵک ئێمە لی ناگەڕین کە بڕیاری هەڵە ئەدا دەیزانین لە ژێر فشارە لە ژێر ئیغرایە دەزانین هۆشیاری کۆمەڵگەی ئێمە لە چه ئاستێکایە چۆن وێرانیان کردووە هەوڵی هۆشیارکردنەوە بەردەوامین و لە هەوڵی بە ئاگاهێنانەوەی خەڵک بەردەوامین وەلەو تەزویر بێ دیزاین بێ ساختە بێ زۆر بێ ئیغرا بێ ترساندن بێ ئێمە بێ ئەمەل نابین لە خەڵک بەڵام پێشیانەڵین دەرەنجامی بڕیاری دەنگی خۆتان قبولکەن ئێمە وەک کۆمەڵی دادگەری باشە کە پێشتر هەندێک لایەن دەیانوت هەڵبژاردن دیزاین کراوە ناچینە ناوی ئێمە شەڵین دەرەنجامی هەڵبژاردن بە دیزاین کراوی ڕەت دەکەینەوە بۆ خۆتان چونکە کاری ئێمە وەکو حیزبی ئیسلامی تەنها کارێکی سیاسی نییە و سیاسەتیش لای ئێمە فێڵکردن و درۆکردن لەگەڵ خەڵک نییە پێش هەڵمەتی هەڵبژاردن بە خەڵک بڵین خەڵکینە ئاواتان بۆکەین دوای هەڵبژاردن فیکەیان بۆ لێین ئێمە لەو جۆرە سیاسەتەمان لا ڕەفزە پێمان وایە سیاست بکەی یا دووکانداری باشە کرێکاری بکەی یا پەرلەمانتاری تۆ واجبە لەسەرت ڕاستگۆبی ئەکرێ کرێکارێک کە بلۆکی هەڵەگرێت تۆزێ خۆی تەئەخیرکە لەبەرەوەی ماندووە لەسەر جەستەی خۆی ئیشەکە ڕەنگە خوا محاسەبەی نەکە بەڵام خوا محاسەبەی پەرلەمانتارێکەکە کە ئەمانەتی دەنگی خەڵک وەکو خۆی نەگەێنێتە جێ و تەئخیری بکا و پێچی لێبە باش بۆیە ئێمە ئەم قۆناغا کە دیزاین کراوە و بەشێکی دیزاینەکە بە ملیۆنان دۆلار کراوە کە ئێمە ملیۆنان دۆلارمان نییە مەوەستە لەوە سێوزانێکی تازێ بەڵێ ئەنی هەر کەس ویچێتی پارەیان هەر لایەنێک تر هەر لایەنێک باشە هەر لایەنێک هەر لایەنێک ملیۆنان دۆلاری دابێ بە بوونی وەسیتێکی ئیقلیمی گەیشتۆ بە کۆمپانیا کۆریەکە بەرمەجەکەی کە بۆ کوردستان بۆ نەک بۆ عێراق توانیویانە هەر لایەنە بە ویستی خۆی نسبەیەکی بۆ دیزاین کرێ ئەمە زانیارێک کاکسۆران بەڵێ و من ئێرە شوێنیەوە نییە کە زۆر وردەکاری بڵێم باشە ئێمە گەر ملیۆنان دۆلارمان بدایە بە نێوەندگیری وڵاتێکی ئیقلیمی ئەمان توانی دەنگەکانمان پێشتر چەند بووە بیگەێنینە دە کورسی ئێمە نە ملیۆنان دۆلارمان هەیە نە ئامادەی ئەوەین و نە کەسیش بۆ ملیۆنان دۆلار
ڕووی لە ئێمە ێزانن ئێمە نیمانە پێشمان نییە ئەگەر هەتان بە پێیانەوتین بابۆتان بکەین بەڵام ئێمە بەڵام وەکوتان کرد نەخێر وەکوتم هەموو مڵکی دنیا هی هەر کەس بێ ئەلەوا بکەوێ ئێمە باوەڕمان وایە حرامە پەنجەی بۆ بەری خوا لەسەری محاسەبەتەکە ئێمە باوەڕمان وایە ئەگەر لەوە دزی کە نایزانی ماڵی کێ ئەلەوا کەوتووە لەوە دزی حکومەکەی ئەوەیە بێت دەست ببڕێ ئێمە وا سیاسەتمان کردووە ئێمە نەهاتوین پارەی دزراو کە مڵکی میلەتە بیهێنین ئیرادەی خەڵکی پێ بکڕینەوە ئەمە ناکەین بە تاقی تەنها بین بەبێ کورسی بین لە پەرلەمان بین لە زیندان بین لەو شاخە بین مەبادی و قەناعەتی خۆمان دەست لێ هەڵناگرین و ناشی گۆڕین بۆ کەس باجیشمان داوە بۆ مەگەر ئەمریکا ساروخینا بە کۆمەڵی دادگەریەوە نەیەتوانی مامەڵەیەکی تری هەبێ خۆی بپارێزێ لە ساروخەکان نەیەتوانی هەندێک شتی ژێربەژێری هەبێ و بێتە دەرەوە لە هەندێک مەترسی بۆ مامۆستا عەلی باپیر کە لە زیندان بوو لەسەر چی لە زیندان بوو لەسەرەوەی پەیوەندی بە بەعسەوە بۆ یا برایەکی خۆی لەسەر ئەوەی کە پەیوەندی لەگەڵ بەعس بوو خەبەری داوە پێشمەرگەیەکی بزوتنەوە شەهید دەبێ بە سەبەبی خەبەری ئەو ئەڵێ بڕۆن خوێنەکەی لە گردنێتی و ئەبێ سزاکەی وەرگێ ئێمە کاک حەکیم هەر گروپ و هێز و حرەکەتێکی مەبدەئی ئایدۆلۆجی قەناعەتی خۆی نەگۆڕی ئەبێ باج بدا ئەتوانی باج وەرگری بەڵام دوایی لە بەرچاوی میلەتەکە و خەڵکیش ڕسوا ئەبی ئێمە گەر هەدەفمان هەر کورسی بێ ئەچین چوار مشقی لەسەر و سێ کورسێ دانیشین و بەو سێ کورسێش ئەتوانین نەهێڵین پەرلەمانی دیزاین کراوی ئایندە ئیسراحەت بکە بەڵام ئێمە کاتێک کە ئەڵین ئەمە دیزاین کراوە ڕەدی ئەەکەینەوە ئەبێ ڕازگۆ بین نابێت تەماعمان هەرەوە بێ بگەینە سەر کورسی باش لەسەر موسەش قسە دەکەین بەسمەدەم باسی هەڵبژاردنەکەت کرد بەڕێزت لە پەرلەمانی عێراقی دەسەڵاتێکی زۆرتان ئەوکو پەرلەمانتاری عێراق ڕێز لێ گیراون لە عێراق وەکو ئەرکی پەرلەمانی بەڵێ بەدوانە چونت کردەوە بۆ گرێبەسی کۆمپانیا کۆریەکە ئەوەی کە پاریان وەرگرت بێ و بەرەچوونیش دەکەیت تاکوێ لەگەڵی دەڕۆی لەسەرم دۆسیە مادام بەڕێزت دەڵێ پارە دراوە بەو کۆمپانیایە و پێشتر بابەتێکی نووسی بوو کە لە کۆنگۆ 100 میلیۆن دۆلار دراوە بە هەمان کۆمپانیا طبعا ئەم کۆمپانیای کە میرۆ سیستەمە باش عێراق گرێبەستی لەگەڵ کردووە سومعەیەکی باشی نییە و وڵاتێک خەمی ئەزمموی وڵاتەکەی بێ بەم سیستەمە و بەم کۆمپانیایە کار ناکە ئەمانە لە رووسیا و کۆنگۆ و ئەو وڵاتانە نزیکن و کارەکەن کە مەجای تەلاعوب بە ئەنجامەکان هەیە بۆی خەڵکی کوردستان نەبێ هیوا بێ و نە بترسێ لە دەنگدان بەڵام بەرچاوی ڕوون بێ لەوەی کە ئەم سیستەمە کە دەڵێن ئەلەکترۆنی ئێمە من یەکێک بووم لەوانەی تانەمدا لەوەی تەنها بە ئەلەکترۆنی ئەم ئەنجامانە بڕوە لە دادگای فێدراڵی نەخێر لە کۆمیسیۆن لەبەرەوەی یاسای هەڵبژاردننی عێراق کە تعدیلمان کرد باسمان لەوە کرد کە یاساکە ئەڵێ فەرزی ئەسوات بە ئەلەکترۆنی کە دەنگە درێ ئەبێ بە یەدەویش زیاکردنەوەی دەنگەکان ئەلەکترۆنی دەستی بێ بەڵێ باش کۆمیسیۆنی ئەم جارەی هەڵبژاردننی عێراق ویستی ئەوەی هەرێمی کوردستان تەنها بە ئەلەکترۆنی بکە منتانم لێدا لە مانگی 12/2023 هەڵۆشایەوە کە بەڵێ قانونیە نەبێ هەردووکی بێ بۆ هەردووکیماندانە بۆی ئەم دەنگەی کە هاوڵاتیەک دەیدا بە لایەنێک و کاندیدێک کاتێک ڕاتە ناو جیهازی سکانەکە ئێمە لە انتخاباتی 2021 هاتن وتیان تەنها ئەلەکترۆنیەکە ئاڕوە ئەمەی کە
بەدەست دەنگت داوە و ئەچێتە سندوقەکە لە ناو محەڵەیەکە عشوایی یەک سندوق دیاریەکرێ ئەڵێن تەنها ئەوە بژمێرن بزانن ئەگەر لە 105 کەمتر ئیرەر هەبوو طبیعیە یعنی جیاوازی نەکابوو ئەگەر لە 5ەوە بوو دەستیەکە حسابەکرێ. هادی عامری بۆ انتخاباتی 2021 یەک سەیارە بەڵگەنامەی برد و چووە دادگای فدراڵی تانەیدا لە ئەنجامی هەڵبژاردنەکانی 2021 وتی ئێمە وەکو ئیتار و ئەو لایەنانەی هەن نزیکی 86 کورسیمان هێناوە 2,100,000 دەنگ دەرمان هەیە بەڵام ڕەوتی سەدر 800,000 بوو بەڵێ 800,000 دەنگ دەری هەیە 73 کورسی هێناوە. بەڕێز هادی عامری خۆی پێی وتین لە یەکێک لە کۆبوونەوەکان لە بەغدا مامۆستا عەلی باپیر ئامادە بوو ئەنجومەنی باڵای کۆمەڵ ئامادە بوو وتی ئەو دادوەرەی دادگای فیدراڵی کە کەیسەکەی لەبەردەست بوو پێی وتم ئەگەر وتی من تەنها داوای یەک شتم کرد بوو خەبیری ئایتی دابنرێ بۆ ئەم بەڵگانە تاکو بۆ دادگای بسەلمێنێ کە چۆن نەتیجەکان دەستکاری کراوە. ئەوە بوو وتی دادوەرەکە پێی وتم ئەگەر ئەمەی تۆ بکەین عێراق تێکەچێت چونکە نەتیجەی هەڵبژاردن هەڵەوەشێتەوە تۆش لە نێوان تێکچوونی عێراق و قبولکردنی ئەم ئەنجامە کامیان هەڵەبژێری وتی قبوڵم کرد عێراق تێک نەچێ. هادی عامری هاتە دەرەوە لە دادگا بەیانێکی دەرکرد وتی نەتیجەی بڕیاری دادگام قبوڵە هەرچی بێ لەبەر بەرژەوەندی گشتی عێراق. دوایەوە بوو دوای بەیانەکەی هادی عامری دادگا بڕیاریدا بەڕەتکردنەوەی تانەکەی واتە ئەوەی کە مەبەستیان بێ دەتوانن تێی بپەڕێنن. بەڵام ئەم کۆمپانیایە ئەم جیهازەی کە لەسەر سندوقی دەنگدانەکەیە کاتێ سکانی فۆرمی دەنگدانەکەکە ئەمە بەچی ئەیکا خۆم جیهازە چی تایە کە تۆ ئەم وەرەقا ئەخەیتە ناوی سکانێکا و ڕواتە خوارەوە چۆن نەزانێ من دەنگم داوە بە چ لیستێک بە چ کاندیدێک. ئەمە بەرمەجەیەک هەیە پرۆگرامێک هەیە لە ناو دوو میمۆری یەکێک لە میمۆریەکان ئیعازەدا بەم جیهازە ئەم فۆرمەی پێ تعریفە کرێ ئەڵێ لیستی ئەوە ژمارە ئەوەندە ئەوەیە کاندیدەکە ئەمەیە ئەمە ئەوەی کە من بۆیە قسە لەمە ئاکەم لەبەرەوەی من بۆ خۆم خریجی ئامارم من ئەم پرۆگرامینانم لە زانکۆ خوێندووە واتە شارەزاییەکم لێی هەیە یعنی لە خۆمەوە قسەی لێ ناکەم. کاتێک کە تۆ بەرمەجاکەی پرۆگرامینەکەی بۆ ئەم جیهازەکە شتێکی جامدە بەڵام تێ ئەگا لەوەی کە کاتێک هەر فۆرمێک داخڵی کرا بە پێ ئەو پرۆگرامینە ئەتوانێ ئەنجامەکان وەرگرێ و تەحلیلی کا و تەسبیتی کا بەڵام ئەتوانرێ پێیشی بڵێ هەر دەنگێ درابوو بە لیستی 147 کاندیدی ژمارە جەنابەت چەند بووی؟ تۆ کاندیدی ژمارە 8 بووی. ئەگەر حەزیان بە کاک حەکیم نەبێت دیزاینەرەکان ئەڵەن چەند هەزار سندوق هەیە چەند وێستگە هەیە 7,000 بوو باشە چەند بنکەی دەنگدان هەیە چەند وێستگە هەیە چەند هەزار سندوقەکە لە هەر سندوقێ مەجالی خەلەل هەڵا کە جیهازەکە بیکە لە 150 یعنی ئەگەر 400 دەنگی تێ بکەی 20 دەنگ بۆی هەیە جیاواز بێت لە ئەنجامە ئەلەکترۆنیەکە. ئەگەر بێت و بەرمەجەی بیتێ بە تەبیعی بڵێ با دەنگی کۆمەڵی دادگەری کە 147 لە 7,000 وێستگە بۆ نمونە لە 7,000 بنکە لە 10,000 بۆ نمونە سندوق لە هەر سندوقێک
4 دەنگ ئیرەر دروستکە بۆ دەنگی کۆمەڵ چەنەکات 40,000 دەنگ ئەمە قانونیەن تۆ بۆت نییە بڵێ ئەمە خەلەلە لەبەرەوەی قانون ئەم خەلەلەی ڕێ پێداوە لەبەرەوەی ئەلەکترۆنیا لەبەرەوەی جیهازە ئەگەری هەیە لە 100 دانە 4 دانە هەڵە بکە بخوێندنەوەکەی هەڵە بێ طبیعیە بوو بە 5 طبیعیە بەس بوو بە 6 معادلەکە ئاگۆڕێ بۆیە دیزاینێکی زۆر بچووک ئەو ئیرەرەی کە خۆی ڕیداوە کۆمپانیاکە بێت ئیشی لەسەر بکە مەجالی تایە لە شارێک ئەو 4 دەنگە کە مەجالی تایە 5 دەنگ ئیرەر بێ خەلەل بێ ڕاست نەبێ سوتاندنی دەنگ بێ یان گۆڕینی نەتیجە بێ با بڵێن دویان با لەسەر کۆمەڵ تاقیکەنەوە سێیان لەسەر بەرەی گەل ئەو یەکێک بوو لە ئامانجەکانی کە دەبێ دەنگ لەوەندە زیاتر نێنێ باش مەبەستم ئەوەیە ئێستا بۆی ڕوون بێ لای بینەران بەڕێز بەداچوونیشی لەسەر دەکەی ئێمە چی دەکەی لە پەرلەمانی عێراق من داوای هەڵوەشاندنەوەی گرێبەستی کۆمپانیای میرۆسیستەمەکەم بۆ هەڵبژاردننی عێراق باش دەبێت بگەڕێینەوە سەر سیستەمێکی ترکە نەزاهەت بە دیقەتەوە تحقیق بکات تەلاعوب قبول نەکا باش ئەمە بایۆمەتری دەنگدان ڕێگرتووە لەوەی کە مردوو دەنگ بە بەڵام باشە تا ئەوێ باشە بەڵام هێشتا باشە لەسەر بایۆمەتریەکەش مەجای ئەوەی تایە باشتریشی کەین ئەمە یەک دوو ئەم سیستەمە ڕەت بکەینەوە یعنی ئەوەی کە لەسەر سندوقەکەیە ئەو سیستەمە ئەلکترۆنی نەمێنێ بۆ هەژماری دەنگەکان بەڵێ ئەم سیستەمە زۆر خەتەرە هەر وڵاتێ بەم سیستەمە ئینتیخابات بکە ئەتوانرێت دیزاینی نەتیجە بکرێ ڕەنگە بڵێن بۆ عێراق چۆنە بۆ عێراق دیزاین لە نێوان ئەم هەموو هێزە گەورە ئاسان نییە بەس لە نێوان هەرێمی کوردستان بە تەنیا عێراق تەدەخولی نەکرم جارە ڕەنگە بڵێن بۆ عێراق ڕێیداوە بەم دیزاینە سەرۆکی کۆمیسیۆن کووردە بەڵێ لە یەکێتیە پارتی ئەندامێکیە پارتی هەیەتی بەڵێ نۆ ئەندامە لەبەرەوە ئەم جارە عێراق توێتەوە ئینتخاباتی خۆتانە پەیوەندی بە خۆتانە وەڵام بۆ خۆیان ڕێنادەن تۆ تەلاعوب بکەی بۆیە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین ئەوانشی کە ئەڵێن ئاسەواری تەزویر ئەزانن لەکوێ ئەم بابەتە لەکوێ ئەم بابەتە ئەگەر ئێستا بچی بەدا چونی بیان کەیتەوە نایدۆزیتەوە ئەم هینانە دۆزیتەوە لە ناو باتیلەکانە دەنگە پوچەڵ کراوەکانە زۆرە دۆزیتەوە ئاسانترین شت ئەوەیە دەنگی من و تۆ پوچەڵکە پوچەڵی کا و تحقیقی لەسەر نیەڵەن پوچەڵ بیخەولاوە سەیریشی مەکە ئەی بەچی دەدۆزرێتەوە ساختەکاری ئەلکترۆنیە ئەو میمۆریەی کە سەعات حوتی بەیانی درا لە جیهازەکان و ئیشی کرد کە سەعاشەش لێیان کردەوە نیان هێش کەس بیبینێ و کەس نەیزانی چیان لێ کرد لەوێدا لە ناو میمۆریەکایە بۆیە هەندێک لە پەرلەمانتاران کە چوون بۆ هوانە وتیان کراوەتەوە بەدەمەفیز و جیهاز بکەیتەوە نەیکەیتەوە کاک حەکیم پرێنتەرێکی تەبیعی باش کە تۆ لە کۆمپیوتەرەکە تشتە نووسی هێڵکاریەکەی ڕسمێدانی یەک کلیکەکەی ئەڵێ بۆم تەبعکە ئەم تابعە بە وەرەقەیەکی سپیتەیەکەی هەموو ئەوەی تۆ لەوێ نووسیوتە لێرە تەبع بێ باشە ئەم پرێنتەرە هەڵوەشێنە بیکەوە چییە بینی هیچ تێناگەی لێی سۆفتیۆر شتێکە هاردوێر شتێکی ترە هاردوێر واتە جیهازەکە پارچەکان بە ئیعازی بەرمەجەکەی ناو کۆمپیوتەرەکە بە کێبڵێکان نەقڵە بێ پرێنتە بێ تەبع بێ ئەو جیهازە ئیمکانیەتی ئەوەی هەیە ئەمە تەبعکە ئەمە ملەوەن بێ ئەمە ڕەش و سپی بێ ئەمە لێرا بێ وەکو خۆی بۆت دەرکە ئەمە موبایلەکەی من و تۆیە وەرە با هەڵی وەشێنی سەوتی تیان نییە
وێنەیتیانە ژمارەیتیانە ئەگەر هیچ تیابی یەک ژمارەتیا بینی بڵێ سوێران هەنووسراوە 1950 نایبینی ئەمە پرۆگرامینە ئەمە پرۆگرامینە ئەچێتە زاکیرەی ئەمەوە دەچێتە میمۆری ئەمەوە ئەو فلاشەی کە ئیش بەم سنووقاکە بەم پرێنتاکە ئەو پێڵەیە چی بکە ئێستا دیارنی فلاشەکە لەکوێ نەخێر نەخێر کەسیش ناتوانێت یەک فلاش لەوانەی دەستکەوێت ئەگەر بڵین وەک پەرلەمانی عێراق بڵێن میمۆریەکانمان بۆ بێنن بڵێن بەسەر چاو ئەم شەو لەسەر داتایەک بەرمەجەیەکەن کە هەموو لیستێوەکو خۆی بخوێنێتەوە هەموو کاندیدێوەکو خۆی بخوێنێتەوە پوچەڵ بەو جۆرە دیاری بکە کە کۆمیسیۆن تعلیماتی داوە 1000 دەنگی پێ بدە وەکو خۆی دەرێکە کەس ناتوانێت بڵێ ئەم جیازە بەم بەرمەجەیی کە ئێستا هەیە دانراوە خەلەلیە بەڵام بەو بەرمەجەیی کە کەس نازانێ وەکراوە بەڕێوەبەری کۆمیسیۆنی دهۆک و هەولێر پارتیە بەڕێوەبەری کۆمیسیۆنی سلێمانی هەڵەبجە یەکێتیە سلێمانی هەڵەبجە بەیەکەوە یەکێتیە یعنی ئەم میمۆریە ئەم کۆمپانیا کۆریە کەوتی ئەمە بەرمەجەی جیهازەکانە کێ دەنگی بەکێداوە خۆی بۆی حسابەکە یایانە دەسی ئیتر کەس دەسی لێ نەیا و فەحسیان نەکردو بە دوایان نەگەڕام بزانن چۆن ئەسڵەن سیستەمی ئیشپێکردنی جیهازەکان ئەندرۆیدە ئەپڵ نییە ئەندرۆیدەوەی کە شارەزایی هەیە باشە زانێت چۆن تەلاعوبی تیاکرێ بۆ هاکردن بەس ئەمە من ناڵێم ئەمە هاکراوە چوونەتە ناوی وڵاتێکی تر وەکو چۆن ئەمریکا رووسیا ئیتیهامە کرد ترەمپ تۆزێ پێش ئێستا ئەوی تا ئەم کاتە نەزیهە ئینتیخابەکە چکە ترسی هەیە نەزیه نەبێت ترەمپ ئەمریکا کە ئەمریکا خۆی ئەپڵی هەیە وەنیە بۆیە ئەم بابەتە زۆر ئاسانە زۆر وازەحە ئێمە ئەبێ خەلەلەکانی ئەم سیستەمە ئەگەر بۆشمان هەڵنەوەشایەوە خەلەلەکانی ئەم سیستەمە هەمووی کۆنتڕۆڵکەین بۆ انتخاباتی ئایندەی عێراق بڵین کوا بەرمەجەکە کوا فلاشەکان کوا بەرمەجەکە عەرزکەن لیژنەیەک لە هەموو جیهاتەکان بزانێ ئایا ئەم بەرمەجەیی کراوە وەکو خۆی تەطبیقیەکە وەکو ئەڵێ کاتی خۆی برادەران ئەزمونیان هەیە لە تەزویر بەم سیستەمە ئەها عەرەبەکان لە حەویجە شۆک بوون ئەی ئەگاڵمان پیا کرد جامانە دەرەچوو ئەگاڵمان پیا کرد جامانە دەرەچوو ئەوەی کە ئەو جارە ئەو بەرمەجەیی گۆڕیوە لەم انتخاب دوای ئەم انتخاباتە قسەم لەگەڵ کرد پێم وت ئێوە کردوتانە بەڵام بەهەڵا فلاشەکانتان ویستووە تەوزیعکەن بەناو هەموو کەرکووکە بەهەڵا هەمووی زۆرینەی چوە بۆ حەویجە کە حەویجە کوردی تیانە بۆیە کەشف بوو گینا کەشف نەبوو دیزاینیان کردو و داوێنە بەلایەنێک توانەها ئەمە دیزاین کراوە بۆ تۆ بۆی قسە نەکەی ئەو چەند فلاشێک بیدەن لە جیهازەکانی مەناتقی نفوزی خۆتان بۆی بەدڵی خۆتان بێ ئەو بۆ ئەنجومەنی پارێزگای پەرلەمانی عێراق بۆ عێراق بەڵێ باش وتم بۆ هاتناوتیانەوە بۆ کورد بۆ چی بوو بەڵام ئەم جارەش کۆمەڵە پیا کرد سوتاو دەرەچوو بەرەیگەلی پیا کرد سوتاو دەرەچوو تێگەی کاندیدی سەربەخۆ بۆ فشقیات هەنێکیان دەرەچوون هەر بۆ فشقیات بۆ ڕابواردنی خەڵک بۆی خەڵک لە ڕقی ئەم دەسەڵاتە هەندێک لەو برادەرانی کە بە سەربەخۆ خۆیان هەڵبژاردە بوو دەریان چێنن دیزاینەکە وا بوو کە کەسیان نابێت دەرچن دەنگەکانیشیان بڕوا بۆ دەسەڵات ئەوانە بەشی زۆریان دەنگەکانیان چوە بۆ دەسەڵات هەر کاندیدێکیش لە هەر لیستێک بەلایەنەوە مەرغوب نەبوو بێ لە دیزاینەکە و توانە کاک حەکیم حەمەد هەشت لە کۆمەڵ 147 لێدا هەشت بوو با بسووتێ بۆ ئەوانەی کە قبوڵیان نەبوو بۆ ئەوانەی کە قبوڵیان نێریەکە بە ئەعتیبارێک و ئەم قسانەی ئەیکەم باشە تەحەدای سەرۆکی کۆمیسیۆن و هەموو ئەعزاکانی کۆمیسیۆنەکەم و هەر هەمووشی دەسەڵاتدارانی هەرێمیش کە دەڵێن هەر هەمووی ڕاستەقینەی خەڵک با بێنە ڕوو پێیان بڵین باش سوپاس دەکەم ڕوکنێکی باشی دە لەسەر هەڵبژاردنەکان
ئەوەش کە پەیوەندی بە چارەنووسی خەڵکەوەی لە داهاتوو بابینە سەر پرسی موچە سەبارەت بە موچە چاوەڕە دەکرێت بەم زوانە موچەی مانگی دەبنێردرێت کە لیستی موچە لە 11 نێردراوە ئێستا بۆ مانگی دە دیارەکەی دێت ئەوە گوتم خەڵک کێشەی چییە گرنگەوەی انتخاباتی کردو و موچەشی شەڵات دێ ئەوەندە بێمنەت بوون لە خەڵکاکە باشە خەڵکینە باشە من لە سیستەمی هەڵبژاردن نازانم من پیاوێکی نەخوێنەوارم من بەڵگەم لا نییە تەزویر کراوە بەست و ئەو خوایە پێتان سیر نەبوو موچەی 2 مانگتان دوا کەوتووە و لە ناو هەڵمەتی هەڵبژاردنان دەسەڵات گاڵتەی لێهەیە دەسەڵات بێمنەتە لێتان هەندێک لیستی وەزارەتەکان کەوتە دوای هەڵبژاردن هەر ئەسڵەن وەکو تۆڵێ هێزی ئەمنی کە لە دەنگدانی تایبەت دەنگیدا موچەکەی کەوتبووە دوای ئەوە خەڵکێک کە دەنگەدا 20 مانگ 23 مانگ موچەی وەرگرتووە هەر بۆی پێیان بڵێن بێمنەتین لێتان خەڵک خۆی پێی سیر بوو دەسەڵات ئینتیخاباتەکە حەفلە و کەرنەڤاڵ و ڕاپوشتەکە کەچی پێویستی بە دەنگی ئەو نییە گاڵتەی لەو دێ ئێمەش کورسیمان بۆ خەڵک دانا ڕێزمانەگرت بە قورئان دەستمان پێ کرد پێمانەوت خەڵکینە ئێمە ئاوا لە حکومڕانی بۆ ئێوەکەین خەڵکینە تخوا ئەو بێمنەتەی دەسەڵات هی ئەوە بوو ئێوە ئەوەندە دەنگی بنێ یا ئەوە ئێوەن هەمووی ئەو دەنگەدان داوەتێ یان تخوا خەڵکینە ئەوەی ئێمە لەگەڵ ئێوە ئەیڵین ئەیکەین دەڕابردووە ئەگەر وامان نەکردووە هی ئەوەیە سزای ئێمە بدەن و پاداشتی دز بکەن کەی ئێوە ئەوەندە بێ ئینسافن کەی ئێوە ئەوەندە بێ ئاگان ڕاستە ئیغرا هەیە ڕاستە زۆر هەیە ڕاستە هەڕەشە هەیە ڕاستە فشار هەیە بەڵام ئەمە هی ئەوە نییە کە ئەوان خەڵات کرێن 1,200,000 دەنگ بێنن لە 2 ملیۆن کەس کە چوە دەنگیدا بێ یا لە 2,800,000 کەس دەنگی داوە معقولە ئەوان بە دروستەوە معقولە ئەوان 1,200,000 بێن و 32 ساڵیش بێت زوڵم بکەن واللهی ڕێ باوکم دیار نیە و پیاوێک گورگ خواردوێتی دەسەڵات خۆی بڕوای بەو نەتیجەیە نەبووە کە هێناوێتی ئەگەر بە دەنگدانێکی نەزیح بواە باش سەبارەت بە کێشەی لیستی موچە چاوەڕ دەکرێت چارەسەر بکرێت چووکە بەپێی ئەوەی ڕاگەندای وەزارەتی دارایی حکوومەتی ماوە سەر کوێرێ من دەڵە وەزارەتی دارایی عێراق تا 2011 ماوەی پێداون ئەو 140,000 کەسەی کە کێشەی بایۆمەتری و UPN و ئەوانەیە هەیە کۆدی بایۆمەتری چارەسەر بکرێت بەڵێ حکوومەتی هەرێم هیچ مەجالێکی تری نییە دەبێ پاکردنەوەی لیستەکان ئەنجام بدە ئەگەر نبینیمان لە ڕابردوو عێراق سوور بوو لەسەرەوەی کە ئەو خەلەلانە لە موچا هەبێ ڕێک بڕی پارەکە ئەبڕێت ناینێرێ تا ئەوەشی نەکرد ئەو مۆڵەتە دراوەتەوە تا ئەوەشی نەکرد حکوومەتی هەرێم ئامادە نەبوو هەندێک گۆڕانکاری و هەندێک شت بکە چه ئەوەی کە UPN-ە چه ئەوەی کە بایۆمەتریە چه ئەوەی کە دووبارەیە چه ئەوەی کە دوو موچەیە هەمووی ئەبێ چارەسەر بکەن بەڵێ و لە کۆتایی ساڵا نابێ کێشەیەک لە لیستی موچە مابێتەوە گەر هەر کێشەیە مابێ عێراق پارەکەی دەبڕێ و ناینێرێ باش بەسکە سۆران کێشەی بڵێن سا موچەی مانگی دەناتوە ئەی موچەی مانگی 10 و 11 و 12 هیچ مەترسیەکی لەسەرە و بۆ مانگەش ئێستا بە پێی و زانیانەی وەفدی حکوومەتی ماوە بەسەر کوێرێم داوای 996 ملیاریان کردووە نزیکەی تریلیۆنێک بەڵێ کێشەی بۆ دروست ناوێ مانگی 10 و 11 و 12 پارەکە دەبێ بێت زانیاریم نییە لەسەرەوەی کێشە دروست ببێ چکە هیچ زانیاریەکەم نییە کە من بڵێم کێشە دروست نابێ و دوایی چکە هیچ شتێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە جێی متمانە نییە وەکو چۆن لە عێراقیش زۆر شت زەمان نییە گۆڕانکاری بەسەرادێ زۆر مەواقیف هەیە لە حکوومەتی عێراقیش جۆرێک لە پاشەکشەی تیابینی یا جۆرێک لە مرونەتی تیابینی بۆیە شتەکان من ناتوانم بەو ڕاهاییە باسی بکەم بەڕاستی ئەوە بەڵام نەمانی کێشەی لیستەکان ئەو مەترسیانە لادا لە بەردەمی زۆکو هاوتاکردنەکە ئێستا ئەوی فەرمانبەرانی خانەنشینانی مەدەنی هاوتاکرا بوو
ئەوەی سەربازێکە چی لێ دێ واتە موچەخۆران فەرمانبەران چاوەڕێ بوون موچەکانی ئەوانی شاوتا بکرێت پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە یعنی چی بەسەرات بەڕێز ئەو کاتێک کە یاسای بودجە ساڵی ڕابردوو پەسەند کراوتت سێ یەکەمدا نامەزرێ پلە بەرزکردنەوە ناکرێت دامەزرانی نوێ ناکرێت هیچ دەکرێت بەم زوانە من سەبارەت بە ئەو بابەتە بەڵێ ئەمڕۆ نووسراوێکی ئەمانە عامەی مەجلیس وزەران پێگەیشت باشە کە 24 دا کردوێتی بۆ وەزارەتی دارایی عێراق لەبارەی چیەوە لەبارەی دامەزراندنی تعیین العقود وتوظيف المحاضرين وسلاسة أوائل وذوي الشهادات العليا باش دامەزراندنی گرێبەستەکان بامیشەی کردنیان بامیشەی کردنیان و مامۆستایانی کەوانە بێژن ئێستا هەرێم کردوێتی بە گرێبەست بەس لە سەردایەتی خۆی بەڵێ لەگەڵ سێ یەکەمەکان لەگەڵ خاوەن بڕوانامە باڵاکان باش ئەمە نووسراوەکەیە کە من داومە بە سەرۆکوەزیران بەڕێزیان داویانە بە ئەمانە عامەی مەجلیس وزەرا باشە ئەمانە عامەی مەجلیس وزەرا ناردوێتی بۆ وەزارەتی مالیە کە داواکە ڕێی خۆیان بدەن و ئاگاداری ئەمانە عامەی مەجلیس وزەرا بکەنەوە لەسەر ئەم بابەتە من هەر بەردەوامین لەو هەوڵانە بزانین ئەگەی نەچی چکە وازمان نەهێناوە لەوەی کە ئەم شەریحانە مافی خۆیانە و 10 ساڵ زیاترە مافیان هاوتاکردنی خانەنشینان بابەتی خانەنشینان بەڵام بەکەم و کوڕیەوە بابەتی خانەنشینان بەڕاستی من ئەو کاتە ژوتم حکوومەتی هەرێم بۆ دوو مانگەی پێش انتخابات خۆی هاوتاکردنەکەی کرد ئەم هاوتاکردنی خانەنشینی نەخێرەوە یەکە لە عێراق کراوە بۆی ئێستا ئەیانەوەیە ئەو لیژنەیە کە لە نێوان هەردوو لایە دروست بووە کارەکانی خێرا بکە بۆ ئەوەی هاوتاکردنەکە بەو جۆرەی کە عێراق لە یاسای خانەنشینیە گرتووی عێراق هاتووە بەو جۆرە ئەنجام درێت لەبەرەوەی ئەوانەی لە پێش 2014 خانەنشین بوون لە پێش دەرچوونی یاساکە حکوومەتی هەرێم تەنها 100,000 خستۆتە سەر موچەکەیان باش بەڵام ئەسڵی یاسای ژمارەنووی 2014 بۆ ئەوە دەرچوو خانەنشینێک لە کۆی ئەو تەمەنەی کە لە عێراقا هەی بۆ خانەنشین بووە وەکو هاوتاکەی وەربگرێ ئەگەر کۆنیش خانەنشین بوو بێ لەگەڵەوەی کە تازە بەم یاسا خانەنشینە بێ هەرێم ئەوەی نەکردبوو بۆی پارە زۆر سەرف نەکاو ئەم دوو مانگەی هەڵبژاردننی پێبەڕێ بکە بەڵام کێشەیەکی ترمان هەبوو کە هەرێم خۆی لێ نەدابوو مەوزوعی خانەنشینی سەربازیە بۆ خۆی لێ نەدابوو لەبەرەوەی هەندێکیان خانەنشینەکەیان کەمەکە هەندێکیان خانەنشینەکان کەمەکەوەی کە ئێستا هەیە بەبێ پێوەرکراوە لە هەرێم بەڵێ پلای سەربازیان بەبێ پێوەەر پێدراوە ئەوەش بابەتێکی ترە عێراق پێداچوونەوە بەو پلاناکات تۆڵێمە لیوایە باش بەڵام ناکرێ هیچی نەبێ و فەرمانێکی هەبێ خانەنشین بە پلەی لیواوە قوبول کراو نییە لای عێراق بابەتێکی تر کە سندوقی خانەنشینیە ئێمە لە ڕاستیە سندوقی خانەنشینیمان نەبووە کە لێبڕینی خانەنشینی تێچووە لێبڕینەکە بووە بەڵام سندوقەکە و پارەکەی بوونی نییە ئەمەش دەبێت چارەسەر بکرێ چونکە ئایا ئەم خانەنشینانەی ئێمە کە هاوتاکرێ بە عێراق بە پێی یاساکە ئیتر ئەچنە سەر سندوقی خانەنشینیە گرتووی عێراق یان هەر لە بەپێی یاسای بودجە لە موازنە لە دەرەوەی سندوقەکە دەدرێت یان ئەو لێبڕینەی کە ئێستا عێراق کردوێتی بە لە سادە ئیخاتە سندوقەکە و خانەنشینان تەحویلەکە بۆ سەر سندوقەکە یان ئەوەی کە ئەچێتە سەر سندوقی خانەنشینی عێراق لێبڕینی خانەنشینی نەدابێت بە سندوقەکە دابێتی بە هەرێم سندوقەکەی نەبێ نەتیجە چی لێ دێ ئەمە هێشتا یەکلایی نەبووتەوە یان ئەوەی کە لەمە دوا خانەنشینە بێ ئایا لێبڕینی خانەنشینی ئەوەی داوێتی بە هەرێم نەیداوە بە عێراق ئێستا لی وەرەگرێ لەوی وەرەگرێتەوە
یا لە حکوومەتی ئەم بابەتە هێشتا چارەسەر نەبووە. ئەی بۆ پلە بەرزکردنەوە هاوتاکردن خشەکانی بودجە هەموار دەکرێنەوە؟ بۆ ساڵی ئێستا ئێمە چاوەڕێی ئەوەین کە فەسڵی تەشریعیمان لە نوێیمان کۆتایی دێ. باش هەوڵێکێ بۆی درێژ بکرێتەوە لە بەروی کۆمەڵێک یاسا لە بەردەممانایە و بە پێی قانونیش ئەبێ لەم مانگەی کە ڕۆی خشتەکانی بودجەی 2025 بنێردرێ، بەڵام بەداخەوە ساڵێک ئەو دواکەوتنە هەیە وەکو چۆن ئەم ساڵیش بوو بۆی تەسەور ناکەم ئەم ساڵ خشتەی بودجەی 2005 بگاتە پەرلەمان هەرەکەوێتەوە ساڵی ئایندە. لەوێ ئەبێ وەکو چۆن ئەم ساڵ مناقەلەمان پێ نەکرا بتوانین لە ساڵی ئایندە لە خشتەکانی 2025 بەشێک لەو شتانەی کە پێیوەستە بە دامەزراندن بۆ ئەو شەریحانەی هەرێمی کوردستان جێ بکەینەوە. باشە سەبارەت بە بانکیکردنی موچە لە نێوان هەژماری من و بڕیارەکەی تەوتین برارکەی دادگای فیدراڵی چی بەسەر دێ یەکێتی لێرە بانگشی جێبەجێکردنی برارەکەی دادگای فیدراڵی دەکات لەوێ پارتی شەڕ لەسەر هەژماری من دەکات چۆن ئەو پرسە؟ یەکێتی پارتی گۆڕان هەرسێکیان لە حکوومەت تەبەنی پرۆژەی هەژماری منیان کردووە پێش دەرچوونی قەراری محکەمەی ئیتیحادی کە قەراری محکەمەی ئیتیحادیش بۆ تەوتین دەرچووە بە هەمان شێوە لەگەڵەوە بوون کە هەژماری من بە زۆر بە فەرمانبەران پڕ بکەنەوە. ئەمەل چۆن لە سنووری پارتی کراوە لە سنووری یەکێتیش بە هەمان شێوە کراوە، بەڵام لە هەڵمەتەکانی هەڵبژار ناخواستێکی زۆر کە لەسەر تەوتین هەبوو بوو بە بابەتێکی بانگەشە بابەتی هەژماری من و تەوتینەوە بوو یەکێتی لە بانگەشەکانیە ئیدعایەوەی کرد کە دژی هەژماری منە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە یەکێتی دەنگی بەشێکی بەوە هێناوە کە دژی هەژماری منە. هیوادارم بەیانی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەو قسانەی لە هەڵمەتی هەڵبژاردن لەسەر ئەم حکوومەتە کردی بەیانی لەوێ بیکاتەوە و بژ لە ئێمە هەژماری من ڕەدەکەینەوە تەوتینەکەی وعدماندا بە خەڵکو و فۆڕممان پێپەڕکردنەوە بەڵێ ئەیکەین و قەراری محکەمەی ئیتیحادیشە. هیوادارم وا بکەن. ئێستا بەڕێز دوای دەبینی بە سەرۆکی یەکێتی قسەی لەسەر دەکە قوبات تاڵبان ڕازیە بە هەژماری من. بەڵێ ئەگەر ڕازی نیە با بەیانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکە نەخێر لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی سبەینەی هەرێمە باشە ئەو قسانەی لە هەڵمەتی هەڵبژاردن لەسەر هەژماری من و حکوومەتەکەی خۆیان کردویانە بیکەن و بڵێن خۆ حافیز بۆ ئەم حکوومەتە، چونکە ئەو قسانەی کە ئەوان کردویانە لەسەر حکوومەتی هەرێم ئێمە پێشتر کردومانە، بەڵام ئەوان خۆیان بەشدار بوون تایە کردویانە. هیوادارم ئیتر بەشدار نەبن لەو حکوومەتە. بەیانی ئەگەر تیمی یەکێتی چووەوە حکوومەت ئەبێ بڵین هەرچیتان لە هەڵمەتی هەڵبژاردن وتووە ڕاست نەبووە، ئەگەر ناچۆنە چنەوە ناو حکوومەتێکی خۆسەپێنی نازا ئەوەی ئەوانیان وت کۆتایی بەرەسەڵاتی خۆسەپێن دێ هەرەوە دروشمێکی جوان بوو، بەڵام حکوومەتێکی قێزەون حکوومەت نازام وەڵاشتی زۆریان بە حکوومەت وتووە کە ئێمە معارەزەش بووین ڕەخنەمان گرتووە، بەڵام هەندێک زمانمان بەکارنێنە ئەوان بەکاریان هێناوە خۆیان تایە بوون، هیوادارم تایە نەمێنن. ئەشبێ خەڵکی کوردستان بپرسێ بڵێ کاقوبات وەزیرەکانی یەکێتی ئەو حکوومەتەی لە هەڵمەتی هەڵبژاردن 23 کورسیتان پێهێناوە فەزحتان کردووە و توتانە کارەبای ئاوی خوێندنی شەقامەکانی داری بەردی هەژماری منی هەمووی ڕەتدەکەینەوە قێزەونە ئەی ڕوخێنین کاکەمەی ڕوخێنن لێی وەرنەدەرەوە جێیەڵن. ئەگەر هەژماری منتان بە خەڵک ڕەت کردوتەوە فۆڕمتان پێپڕ کردوێتەوە بۆ تەوتین بەیانی تاکیدی لێ بکەنەوە با خەڵک بڵێ ئەشەوبی لە ڕاستان کرد. باشە بەڕێزت بەگومانی لەم پرسەیەکێتی هەر پێش لە کاتی حەملە شاوتم باش ئەگەر ئەیانەوێ قسەکەیان لە هەڵمەتی هەڵبژاردن ببەنە سەر فەرموو با بەیانی لیستی سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بنێرن بۆ وەزارەتی دارایی بڵێن ئێمە تەوتینەکەین هەژماری من باشە کاتنەوە بەس ئەی شەڕی پارتی لەسەر هەژماری منەوە هەموو شەڕە چییە؟ قازان جەمادی ئەو شەڕە لەسەر ئەوەیە کە پارەی موچە خۆیان وەریگرن نەچێتە بانکی حکومی قازاندیشی لێ دەکەن بە دڵنیایەوە پرۆژەیەکی قازانجوویستە پرۆژەیەکی بازرگانیە. ئەی هاتنە ناو هەژماری منی TBI چۆنە چکە ماوەی سێی مانکە وتیاتونێ ناو هەژماری منەوە هەژماری بابەتی ئەو حملەی یەکێتی کردی بە ناوی تەوتین گوایە لە TBI تەوتینەکە ڕەتفعلەکەی ئەوەیە کە TBI لەگەڵ هەژماری من واژۆی ئەو گرێبەستەی کرد کە چەندێک بوونەیە کرد
باشە دو بسەر سەرداهاتی ناوخۆ تا کوێساوی کە تەسلیمیان کردووە 321 ملیارە مانگی 2 3 و 4 و 5 داهاتی ناوخۆ دیارە چی لێ دێ و نەوتیش کێسە 300,000 بەرمیل بە قاچاق دەفرۆشترێت هیچ دیارە نەخێر دیار نییە دەکوێ دیارە موچە بەغدایدا باشە کە تاخیرە بێ و کێشەی لیستەکانە ئامادە نین دیناری بخەنە سەر نەوتی سپی شەر دەفرۆشن بە خەڵە بە 104,000 نەوتەر تیجاریە بەنزین تیجاریە گاز تیجاریە ئەوان بازرگانی خۆیانی پێواکەن سپاس دەکەین کاکسۆرە سپاس بۆ ئێوە. مادوماتی کاکسۆرەمە سپاس دەکەین مەمنوی سپاس بۆی بینێرانی بەڕە سپاس باوکاران خواتان لەوە